کاک جەمال ئەمە پرسیاری ئەوە بکەم کە تۆ بۆچی ماڵی هونەرمەندی خوا لێ خۆش بوو جەلال بەیارە بەکارهێناوە بۆ هێشتنەوەی مێژووی ئەم ڕادیۆیانە؟ والله خۆی لە خۆیدا ئەو هونەرمەندە بەڕەحمەت بێ بەڕاستی هونەرمەندێک بوو بەیار جوانی خۆی بە قوربانی شانۆی کوردی کرد هەر لەم ناڵێەوە خولیای هونەر و شانۆی هەبوو ئەو جا ئێمە لەگە کوڕەکان ئەو خانۆچی خراپە بوو کەلاوە بوو کوڕەکانم هەڤال دیلان ئێستا ڕاگەیاندکارە لە کامێرەوانە لە کەناڵ 24 کوڕەکەی دیم ڕاگەیاندکارە بوو لە وەرشی لاوان شەماڵ ئەوی تر نەشوان لەگە کوڕەکان دانیشتین بیرمان لەوە کرد ئەو کەلاوە دەستە شتێوە بدەین بیکەینە ئەو خانوە کەلتوری بە ناوی خانووی کەلتوری جەلال بەیار ئەرشیفەکانی ڕەحمەتی هەموو لێرەیە ئەرشیفەکان و شتی و وێنەکان و بڵاوکراوەکانی ئیتر ئەمە بیرمانەوەی کردەوە کە ئەو شوێنە ئەو نەبی زائیدەن لەگەڵەوەش وێنەی چەند کەسایەتێکی خەڵکی ئەو گەڕەکەی چکە ئەو گەڕەکە گەڕێکی عەرەبی کۆنی پێ ئێستا ئەو وێنانی هەڵدواسیوە جگەلەوەی کە وێنەی چەند هونەرمەندێکە کەسە بەناوبانگەکانی ئەم گەڕەکەش پیاوە ڕەسەنەکانی گەڕەکی ئەو گەڕەکەی هەندێک پیاوی ناو لێ هەولێری ڕەسەنەکان. باشە کاک جەمال ئەمە پرسیاریەوە کەم گەڕەکی عەرەبان لە چیەوە ئەو ناوە هاتووە ئەمێ باسێکی ئەو گەڕەکەم بۆ بکەین؟ بڵێ ئەو گەڕەکە گەڕەکی عەرەبی کۆنی پێ دەڵێن کە پێ دەڵێن گەڕەکی پێکەوە ژیان بووە کورد و عارب و تورکمان و ئاسووری و ئەرمەنی یەزیدی حتا جوولەکەشی تێداوە داکەم بە ڕەحمەت ویلەی دەجێڕامەوە دەیگوت جوولەکە لێرە بوون جوولەکان هەموو خەریکی پیشەی بازرگانی بوون زۆر جیران و دراوسەتیان لەگەڵمە زۆر بەش هەمووشەمە لەگەڵیان هەبوو بۆیە پێشیڵەن گەڕەکی پێکەوە ژیان عەرەبەکانیش لێرە هەروە مەسیحیەکان ئێستا ئەو بەرامبەرەمان ماڵە مەسیحێک بوو دادە جەمیلە کوڕەکانی کاک بەهنام و کاک عەدنان کاک بەهنام فەرمانبەری ئەوەی بوو بەریدی ئەلەو تەنیشتم لە ساڵی هەفتایەکان ئەمۆزەکەی هەبوو بەڕێبەری نفوسی ئەو هەولێری بوو پیاوەکی مەسیحی بوو خەڵکی ئەلقۆشی بوو یعنی ئەوانە جیرانەتیمان زۆر بەقەوت و علاقاتمان علاقاتەکی سادە و ساکار بۆ ڕۆژان هاتموشە هاتوشە یەکتریمان دەکرد لە بۆنە ئاینەکان سەردانیان دەکردین لە خۆشی جیاوازێک نەبووە لە نەخێر لێرە ژنەکە بوو ناوی دادە شامۆ بوو دادە شامۆ دەرێن هەر لە کۆنەوە ئەوە حەچیمی چاوان بوو چاو یعنی هەیە چاو پسپۆری لە چاو بوو چاو ئەوە دەبوو خێل دەبوویان ئەوە ئەو شتانە نەخۆشیەکانی چاو ئەو چای دەکرد دوایە پیاوەشکە هەوو لێرە ناودار بوو لەو گەڕەکەی ناوی ناجی شاول بوو ئەو ناجی شاوڵا یەکەم باوەڕ پێکراوی هەولێریەکان بۆ ئەوی سەرمایه‌دارەکان هەر معاملەی چەند کاتی خۆی ئەوە نەبوو لێ حاویشتووە ئەو ئیشانەی لەوان دەکرد و ئیشەکانی لۆ جێبەجێ دەکرد لە دەوایرەکان کەسایەتی دیشەیە مەثەلەن لە هەولێری لەو گەڕەکەی حاجی نووری بەقاڵ پیاوەکی سەرمایه‌داری ئەو گەڕەکەی بوو حاجی حەمدی ئەوانە سەرمایه‌دار و خێرخواز بوون لەو گەڕەکەی هاوکاری خەڵکیاندا مام پیاوەکی ئەرمەنیشە بوو ناوی ئەپیک بوو ئەو پیاوە کچەکەی لەو ڕۆژانە ئەمری خوای کرد داخی گرانم یەکەم ئافرەت و تاکو ئێستا ما بە عەبا دەچوو بازاڕی هەر وەکو ئەو کات هەر ئەو کاتی بە تورکیش سەی دەکرد دووەمینیش ئەو ئافرەتە نالێم بە عەبا کەس نەمایە لە کۆنەوەوانە لەو گەڕەکەی بوونە باوکی وانە پیاوەکی خوا پێدراو بوو تەسەور کە لە جەژنی قوربانی دەبڕیەوە بەسەر خەڵکە ژارەکانی دابەش دەکرد سەرمایه‌دارەکە یعنی مساعدەی ئەو خەڵکی دەکرد حاجی شاب بەقاڵ کوڕی ئەو حاجی مام نوریەیە ئەوانە هەموو سەرمایه‌دار و خێرکەری ئەو گەڕەکەنە یعنی خەڵک هاوکاری خەڵک زۆر دەکەن لەو خەڵکی زۆر باشن بێجگەلەوە شونەرمەندی گەورە مەثەن زەکەریا مالی لەو گەڕەکەی بووە نازم دڵبەندی شاعیر مالی لێ محسین ئاوارە کاک جەمال ئێستاش لەم گەڕەکەیە ژیانی تیاکرێت ماڵی لێیە کە بڵێ کەم ماڵ ماوە وەڵڵا